مامۆستا ئێوە بەشی هەنگاواییتان کردووەتەوە ئەم بەشە تا چەندێک خزمەت بە هەنگاوانەکانەکە. سڵاوتان لێبێ بەخێر بێن. بەشی زانستی یەکێکە لە بەشە گرنگەکانە، بەشە پیشەیەکان کە وڵاتی ئێمە وەکو وڵاتانی دنیا پێویستیان بەوە هەیە کە بەشە پیشەیەکان بکەنەوە. یەکێک لەوانە بەشی پیشەیی زانستی هەنگا. ئێمە شوێنەکەمان وڵاتەکەمان باشترین شوێنە بۆ پەروەردەکردنی هەنگ، بەڵام تا ئێستا بە شوەیەکی زانستی وەکو وڵاتانی دنیا هەنگ بەخێو ناکرێت. لەبەرەوە زۆر هەنگەکانمان لە ناوەچێت، ئەبێ ساڵانە هەنگ هەم دووبارە بکڕینەوە بەرهەم بێنینەوە. بەڵام ئەگەر بە شوەیەکی زانستی هەنگ بەخێو بکەین ئەتوانین باشترین دەرامەت هەبێ بۆ خەڵکەکان و پیشەیەکە ئەتوانێت باشترین خێزانەکان لەسەری بژین و باشترین واریداتی هەیە بۆ وڵاتەکەمان. ئەم بەشەمان کردوێتەوە بۆ ئەوی بە شوەیەکی زانستی گەنجەکان فێری بەرهەمهێنانی هەنگ و هەنگەوانی بکەین بۆی بێتە پیشەیەکی باش بۆیان. چەند ساڵ لێرە خوێنی خوێنکار؟ 2 ساڵ لێرە ئاخوێنن. لەمە ئەم 2 ساڵەیە ئێوە چیان فێر ئەکەن؟ چیان پێ ئەڵێن؟ ئێمە هەموو تەکنیکەکانی هەنگیان فێرەکەین، ئێمە پێکاتێ هەنگیان فێرەکەین، هەر لە کۆکردنەوەی شیلەوە لە شتێکە کە دووسەکەدا ئەبێ بە هەنگوین و تاکەکانی هەنگ چۆن پەروەردە ئەبن و فێری پەروەردەکردنی مەلیکات یانەکەن، فێری پەروەردەکردنی خۆراکی شاهانە چۆن ئەگرن، هەنگوین چۆن ئەگرن، بەرەمێ و چۆن ئەمە کە بەرهەمی هەنگە مێ و چۆن ئەگرن، ژەهری هەنگ چۆن ئەگرن، هەڵاڵە چۆن ئەگرن و چۆن تەربیەی مەلیکاتەکەن. ئەمە هەموو ئەو کارانیان فێرەکەن کە بەرهەمەکانی هەنگن. باش ئێستا لە بازاڕە بینرێت لە چەند شێوازێکی جیاوازایە کە ئەو هەنگوینەی کە فرۆشتری هەیە بە دارێکەوەی، هەیە بە خڕیە، هەیە بە دینەوەی. ئەمانە چین بەم شێوازە؟ هی دار و هی سنووق فەرقێکی وای نییە. دار و سنووق چ فەرقێکیان هەیە؟ تۆ هەنگەکە بێتە ئەو شاخە هەنگێکە پورەیە ئاچێتە دارێکەوە، هەمان گوڵ و هەمان جە هەموو شتەی ئەو شوێنە ئەخوات. ئەو خوێنکارانی کاتێک لێرە دەرەچن ئەتوانن چن پوری خۆیان دابنێن؟ بەڵێ ئەوەی کە لێرە دەرەچێت ئەتوانێت بچێ پوری خۆی دابنێ، ئەتوانێت بچێ ئیشەکانی هەنگ بکە، ئەتوانێت بچێ سنووق دروست بکە، ئەتوانێت بچێ بەرهەمەکانی هەنگ بفرۆشێت، ئەتوانێت هەموو کارەکانی هەنگ لێرە بکات. وەکو کە جەنابێت تەجروبە هەبێت لەبارەیەوە لێسادا دۆخ چۆنە؟ یعنی هەنگوینی ئەم ساڵ چۆن بوو؟ ئەم ساڵ هەنگوین باش نەبوو، هەنگوین کەم بوو لەبەرەوەی ژینگە نەگونجابووی، بە تایبەتی بارانی بارین لە مدەیەکی زۆرە لە مانگی 5 بە تایبەتی بۆ 15 ڕۆژ و 20 ڕۆژ کە هەنگ نێتە دەرەوە کە وەختی کۆکردنەوەی هەنگوینە. لەو کاتەیە ئەبێتە هۆی ئەوەی کە هەنگ نەتوانێت بێتە دەرەوە و خواردن و هەڵاڵە و هەنگوین بۆ خۆی کۆ نەکاتەوە.